یارییەکانی ئەمۆرزەی چامپیۆنز لیگ بەردەوامی هەیە و لەم هەفتەیەدا یارییەکانی چوونی قۆناغی پلەی بەڕێوەدەچن. ڕۆژی سێشەممە چوار یاری ئەو قۆناغە ئەنجامدەدرێن لە بەهێزترین یاریان یعنی مانچستەر سیتی ئینگلیزی لە یاریگای ئیتیحاد میوانداری یانەی ڕیاڵ مەدریدی ئیسپانی دەکات. مانچستەر سیتی و ریاڵ مەدرید لە مێژووی چامپیۆنز لیگدا 12 جار ڕوبەڕووی یەک بوونەتەوە. هەریەکەیان لە چوار یاریدا براوە بوون، چوار یاریش بەیەکسان بوون کۆتایی هاتووە. یان ئینگلیزیەکە 24 گۆڵی تۆمار کردووە بەرامبەر 22 گۆڵ بۆ یانەی شاهانە. ئەنجامدانی ئەم یاریە چاوەڕوان نەکراوە بۆ هاندەرانی تۆپی پێ لەم قۆناغەدا، چونکە دەبێت یەکێکیان ماڵ ئاوایی لە پاڵەوانێتیەکە بکات لە کاتێکدا پێش دەستپێکردنی ئەم وەرزە دوو پاڵێوراوی بەهێز بوون بۆ بردنەوەی نازناوەکە. لەم یاریەدا ڕوبەڕووبوونەوەی دوو ڕاهێنەری گەورەی تۆپی پێیە کە ئەوانیش کارلۆ ئەنچلۆتی و پیپ گواردیۆلان لە کاتێکدا پێشتر 12 جار ڕوبەڕووی یەک بوونەتەوە. گواردیۆلا لە 6 یاریدا براوە بووە بەرامبەر 4 بردنەوەی ئەنچلۆتی لە 2 یاریشدا یەکسان بوون. لە یارییەکی تردا یانەی پاریس سەن جێرمانی فەڕەنسی لە دەرەوەی یاریگای خۆی ڕوبەڕووی یانەی برێستی هاونیشتیمانی دەبێتەوە. پاریس لە وەرزەی چامپیۆنز لیگدا 8 یاری ئەنجام داوە، 4 بردنەوە و یەکسانبوونێک و 3 شکستی هەبووە و بە کۆکردنەوەی 13 خاڵ و بە پلەی 15 قۆناغی یەکەمی تێپەڕاند و گەیشتە پلەی لە بەرامبەردا برێست کە لەم وەرزەی چامپیۆنز لیگدا بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو دەرکەوت و گەیشتە ئەم قۆناغەش ئامانجی ئەوەیە بتوانێت پاریس تێپەڕێنێ و بگاتە قۆناغی 16. لە هەمان شەودا یانەی یوڤانتۆسی ئیتاڵی لە یاریگای خۆیدا میوانداری ئایندهۆڤن دەکا و دەیەوێت ئەنجامێکی باش بەدەستبێنێت تا لە یاریگەڕانەوەدا ڕوبەڕووی کێشە نەبێتەوە. بۆروسیا دۆرتموندی ئەڵمانیش لە دەرەوەی یاریگای خۆی بەرامبەر یانەی سپۆرتینگی پۆرتۆگالی یاری دەکات.